سلااوڕێ ساوڕێیان هیوادارم باش بن سەلامەت بن تەندروست بن لە شوێنێکی دنیان هەمیشە لە خۆشی و کامەرانیدا بن. ماوەی زۆرە دابڕینە لێتان هۆکارەکەشی بۆ کۆمەڵێک شت دەگەڕێتەوە. بەشی سەرەکی دابڕانمان پەیوەندی بەهۆی وەیە کە زۆربەی پەیج و ئەکاونتەکانمان بەهۆی ڕیپۆرتەوە داخراون. ئیتر ماوەیەک بوو خەریک بووین چۆن بیان گەڕێنینەوە. بۆ نمونەوە پەیجە ئێستا قسەی تێدەکەم نزیکەی 9 مانگە داخرا و 2 ڕۆژە گەڕاندومانەتەوە. من لێرە دەمەوێ باسی وردەکاری شێوازی هێرشەکان بکەم بە چەند شێوازە، بۆچی ئێمە هەدەفین و چۆن گەڕاندمانەوە و لە بەشی دووەمی ئەو ڤیددیۆیە کە 1-2 ڕۆژیکە بڵاوی دەکەینەوە ڕێگا چارەسەری چی ئەگەر ریپۆرت لە تۆی هاوڵاتی درا، لە تۆی چالاگوان، لە تۆی ئازادی خوازدە چی دەکەیت، چۆن دەیگەڕێنیەوە و چۆن ئێمە گەڕاندمانەوە هەنگاوەکان چی بوون. سەرەتا دەمەوێت بگەڕێمەوە سەرەتا، یعنی هاوڕێیان نزیکەی 2 ساڵ و نیوە بە بەردەوام لەبەر ڕەحمەتی ریپۆرتی بنەماڵەی بارزانی و دەست و پەیوەندەکانیدا. یعنی دەمەوێت لێرە باسی ئەو شێوازانەتان لە بۆ بکەم کە ئێمە ڕوبەڕوو بووینەوە. ئەنی باسی ئەوە ناکەم لە ڕووی جەستەییەوە ئێمە چۆن ڕوبەڕووی هێرش بووینەوە، لە ڕووی ناوزڕاندنەوە ئێمە چۆن ڕوبەڕووی هێرش بووینەتەوە. دواترینیان بریتە لە ریپۆرت. کام شەو ئێمە باس لە شێوازی نوێی ریپۆرتی بنەماڵەی بارزانی دەکەین دژی ئێمە بەکاردێنن. هەوڕێیان لە ماوەی ڕابردوو لە ماوەی 2 ساڵی ڕابردوو چەند شێوازێکیان بەکارێنە. جاری یەکەم سەرەتا بەو شێوازە دەستیان پێکرد ریپۆرتی زۆر ئاسایی بوون کە شێوازێکی زۆر تەقلیدی بوو کە هیچ کاریگەری لەسەر ئێمە نەدەکرد. بەڵام بەوە کافی نەبوو لەبەرەوەی دەرەقەتی ئێمە نەداهاتن لە ڕووی ئەلکترۆنیەوە، بۆیە پەنایان برد بۆ هەنگاوی دووەم. هەنگاوی دووەم بریتی بوو لە دروستکردنی کۆمەڵێک وێبسایت. یعنی وێبسایتیان دروست دەکرد بە ناوی مەچی ئامێدی.com یان tavda/press.com. بەو شێوازە داهاتن چیان دەکرد لە کەناڵی یوتیوبەکانی مەیان دەدا، لە پەیج و ئەکاونتەکانی مەیان دەدا. بەڵام ئەمەش چارەسەر نەبوو لەبەرەوەی ڕێگایەکەمان دەزانی چۆن دەیگەڕێنینەوە. هەر دەستانی چمان دەکرد یەکەم جار سەیری وێبسایتەکەمان دەکرد دۆمینەکەی لە چێکڕیە، پەیوەندیمان بەو شوێنەوە دەکرد. دواتر لە ڕێگەی ئەو شوێنەوە هەوڵمان دەدا ئایدی کارتی یاخود ئەو کرێدیت کارتێک کە وێبسایتەکەی پێکرایە بەدەستی بینین لەوەی شکایەتی لێ بکەین بەڵگەی یاساییمان لە دەستبی. هەمیشە لە یەک خاڵ، ینی نزیکەی 5 وێبسایتیان دروست کرد، هەر 5 وێبسایت ئەدرێسەکەی کرێدیت کارتەکەی لە پەنەمای بوو. یعنی دوای خاڵ دەگەیشتنە پەنەمای کە هیچمان پێ نەدەکرا، هەمووشمان دەزانین پەنەما چۆنە. بەڵام ئێمە چیمان دەکرد؟ پەیوەندیمان لەگەر ئەو کۆمپانیایە دەکرد کە دۆمینیان لێ دەکڕی، تێمان دەگەیاندن ئێمە چینە لە ڕووی قانونیەوە چۆنین، چۆن کار دەکەین، کارەکانمان چۆن لە ڕووی قانونیەوە لە ئەوروپا ڕیجستێر کراوە. دەگەیشتنە قەنەعات یەکەم جار وێبسایتەکەیان پێدا دەخست، ئینجا وێبسایتەکە دادەخرا، یعنی شوێنە ئەسڵەکەیان دادەخرا، ئەمە داهاتی چمان دەکرد دەبا پەیوەندی بە یوتیوبەوە بکەین. نیاوڕێن دەمەوێت یەکشت لێرە بە ئاشکرا برێم. جیاوازی نێوان فەیسبووکی وەکو ئەو فەوزایەیە کە لە کوردستان هەیە، دوو بنەماڵی چەتە حکومڕانی خەڵک دەکا کە کەس نازانی داهاتەکەی چییە، یوتیوبیش وەکو وڵاتێکی دیموکراتی ئەوروپایە. یعنی ئەوە جیاوازیەکەیانە لەوەی لۆتان ئاسامی. یوتیوب زۆر بە سیستەماتیک و پرۆفیشناڵانە کار دەکات کە بزانن بگەنە قەنەعات یەکسەر بۆ دەگەڕێنەوە. ئەگەر نەشگەیشتنە قەنەعات ڕێگای دووەم هەیە لە ئەوروپا پارێزەر دەگری، لە ڕێگای پارێزەرەکەتەوە ناونیشان و ڕیجستەری شوێنی کارەکەی خۆت پێدەدەی و بە ئاسانی لۆ دەگەڕێنەوە. یعنی چەند جار لە یوتیوب کەناڵی یوتیوبەکەمان جارۆ 100 ڤیددیۆ بە یەک جاری ڕیپۆرت دەکرێت، نەدەما هەر کەناڵەکەمان دادەخرا. ئێمە چمان دەکرد؟ پەیوەندیمان دەکرد. یعنی دەمەوێت ئەو شتە لێرە بڵێم ئێمە زۆر بە هێواشی کار دەکەین، زۆر لەسەرخۆ، زۆر بە پشو درێژی، بەڵام بە سیتراتیچ. یعنی ئەوەی بەسەر ئێمە هاتیە بەسەر هیچ کەسێک نهاتیە. وێبسایتیان دروست دەکرد، وێبسایتەکەمان دادەخست، داهاتین لە یوتیوبی. یعنی هەر ڤیددیۆیەک لە یوتیوبی کە دەمانگەڕاندەوە ئەگەر پێمان گەڕابەوە
یعنی جارێکەم هەوڵی خۆمان دەلۆی پارەی معامی نەدەین دەبا 3 جار ئیمێل و ئیمێلکاری جاری یەکەم جواب دەداوەکەەوە ڤیددیوی ئیمنە ئیوی نییە هۆکارەکانی خۆت دەنووسی کابرا قبولی نەدەکرد جاری دۆم دووبارە جواب دەداوە یعنی ڕووکردنەوە چکرد دەنووسی لە بۆ هەر ڤیددیوەیەکی دووبارە کابرا قەنەعاتی نەهات بایە جاری سێم دائیمە لە یوتیوبە جاری سێم ئەوەیە دەکاک ئەمە لە خۆم دڵنیامە ئەوە ناوم ئەو ناو نیشانم ئەوە ئەدرێسی فەرمی ڕێگا پێدراوی کارکردنەکەم ئامادەمە بێمە دادگای لەو حاڵەتەی زۆربەی ڤیددیۆکانمان دەگەڕانەوە بەڵام بەشەکیان نەدەگەڕانەوە مەجبور بووین پەنا لە بۆ قۆناغی دووەم بین ئەویش پارێزەرە لە ڕێگای پارێزەر دەمانگەڕاندەوە ئەمە یوتوب یعنی یوتوب بەتاوەکو ئێستا نەیانتوانێ هیچ بکەن دوایین هەوڵیانەوە بوو ماوەک پێش ئێستا نزیکەی مانگێک دەستیان بەسەر یوتوبەکەمانداگرت هەر هەموو ڤیددیۆەکانیان سڕیەوە نزیکەی 3000 قسوور ڤیددیۆمان هەیە لە یوتوب هەر هەمیان سڕیەوە لە ڕێگای پارێزەرەکەمان هەموو ماوەگرتەوە یوتوبەکەش وەکو جاران گەڕاوە تەناوەی یەک مانگ ڕایانگرتی ینی هەدەفی کارکردنەکەشیان ئەوە بوو بەڵام ئێستا ئەو ڕێیەشیانەوە ینی سپاس لە بۆوان یوتوبەکەمان مەناعی پێیاکردی وەکو ئێستا چۆن لۆتان باز دەکەم هەموو بنەماڵی بارزانی کۆ ببتەوە ناتوانانی ئەو پەیزەمان پێدا بخاتن ئیلا ڕێگای ئاچکە ببینەوە بە شێوازەچکە بە فێرەچکە بەڵام ئێمە فێرەکەمان لێ دۆزینەوە دەتوانین دەزانین چۆن پەیوەندی دەکەین گاوە ڕێگایەکە زۆر سپاس لێرەوە لە بۆ تیمی تەفدا پرێس لە ئەمریکا کە هاوکارێکی یەکجار زۆر بوون لە بۆ گەڕانەوەی کەناڵی فەیسبووکەکەمان ئیمن ئی خۆیان ئێستاوە خەریکن چێچار کەناڵیت کەشمان داخرایەن فەیسبووکی پەیجی ترمان داخرایە هەمووی وا دەگەڕێتەوە یەک بە یەک ئێستا بە وردی باسی ئەوەی دەکەم وەکو باسم کرد هاوڕێن یوتوب زۆر جیاوازە لە فەیسبووکی لە یوتوب دەرەقەتی مەنایەن لە بەرەوەی ڕێ قانونی یاسایەکان شارەزابین بەڵام لە فەیسبووک بە خلالی ئەو ماوەی زۆر ڕێگەیان تاقی کردەوە هەل لە ڕیپۆرتی عاردی بگرا دواتر وێبسایت دروستکردن ئاخرینیان دوو کەسیان پێیا کردیان کە بەڕاستی ئەو دوو کەسا خەتەرن کە هەردووچیان لە هەولێر دەژین ئێستا ژمارەی ڕقەمی سیارەکان و شوێنی مانەوەشیان بڵاو دەکەمەوە لەوەی هەموو خەڵک بزان ئەگە سبەینی ئەتوو کەناڵەکەت لێ داخرا پێویست ناکە بچی ئەولا ئەولای یەکسەر بڕۆ لە هەولێرە دەیدۆزیەوە بڕۆ پشتە ملی بگرە بە بەش شەقی بدە بەڵام ئەوەی کە من لێرە مەبەستمە باسی بکەم ئەو کوڕی کە ئێستا لە تەنیشتمە ئەوە ناوی ئەحمەد غالبە ئەوە یەککە لە هاکەر هەرە خەتەرەکان ئەو شوقەی دەبینن ئەوە لە یەکێ لە شوقەکانی هەولێر دواتر هەر کەسێک ویستی شوێنەکەشی پێ دەڵێم بیبینێن نووسیتی چی نووسیە ئەمە سایبەر سکوێریتینە ئەنگۆ چێنە بەڵێ ئەمە خەڵکێکی ئازادی خوازین ئاوا ئێستانیا کلکتان لە ناو دەستمانە یەک بەیەکە پێدادەین ئێستا ئەوە لە تو پێداهاتین قڕت بەسەری دەبی ئەتونیا بەس عێراقت لە بۆ ببینێت لە عێراقیش هەر قڕت بەسەری دەکەین زین چ لێ دەکەین واللهی ئەو کەناڵە شیعە و میعانە داخستیە هەر هەمووت پێ لێهار دەکەین ئەوە بێزگە لە کوردستانیش دەبی خەڵک هەموو بدناسی هەر کەسە کەناڵی داخرا بڕۆ پشتی ملیوەی بگرن ئەوە یەکە چیانە ئەحمەد غالب پێشتریش لە یوتیوب بە دوور و درێژی باسمان کردی ئەحمەد غالب چییە لینکەکەی لە کۆمێن دادنیم بە هیوان بچن تەمەشای ڤیددیۆیەکەی بکەن لەوەی بزانن ئەحمەد غالب چییە ئەحمەد غالب لە هەولێر دەژی هاوڕێیە ژمارەی سیارەکەی ئەوەیە ئەوە دەیبینن شوقەی کارکردنەکەشی لە ئیمپایرە لە ماڵەکیشی هەیە لە گەڕەکی ئیتالی زۆرترین جار لە ئیتالی دەمینێتەوە ئۆفیسەکەشی هەرە ناو ئیتالیا و بەردەوامیش هاتو چووی نێوان دووبەی تورکیا دەکە ئێستا لە دووبەی قوڕی بەسەری وە ناوێری بستەوە دووبەی چکە فلیم ماسوستاندیە لە دووبەی ئێستا چێندە لێ دەزمایە هەولێر و تورکیا ئەوەش لێ دەبڕێ چێوە دەچی ئەوە یەک دووەمیان ئەو کابرایەیە بیبینن ئەنی ئێستا کۆمەڵک گوێنە و لە تەنیشتم دادەنێم لەوەی بە زوانی بیبینن ئەو کابرایە لەگەر ئەوی دیکە لە هەندە خاڵ دژی یەکن لە هەندە خاڵ هاوەشت علی منتەزر ئەو علی منتەزرە یەکێکە لە هاکەرەکان طبعا هاوڕێیان علی منتەزر لەگەر ئەحمەد غالبی هەردووچیان بەیەکۆ کار دەکەن دژی یەکیشن
یعنی ئێستا زۆر جارێ لە گەرەمە دێ فشەمان پێ دەکا قسەی پێدەگوتی ئێستا ببینەوە نامەیە لۆمنی ناردیە یعنی لە وەزعمان دەپرسی ئەمە بە فشە جوابی دێن چکە ئەمە دەزانین خەریکی چینە چۆن کار دەکەین بە هێواشی بە سەبری ئەم کوونەکان دەبینینەوە بەڵام زۆر جارەوەیە چەند مانگێک دەخایانی بەڕاستی ینی هەندە ڕێگای دەبینەوە هەتا ئەمە شارەزار ڕێگایەکانم کاتی پێویستە بۆیە جاروێ ئاوام بەسەردێ ئەم دوێیان هاوڕێیان وەکووتم عەلی مونتەزر لەگەر ئەحمەد غالیبی ئەوە دوو خەتەرترین کەسن هەردوو چیشیان لە کاتی شەڕی داعش لە وەزارەت داخیلیەی دەورەیان دیتە یەک دنیا شەهادەتیانێ وەکووتم لە کۆمنت ڤیددیۆیەک دادەنێم لۆی درێژ نەکەمەوە زۆر شادێ بەدەستینی هەمووش لە ڕێگای حکوومەتی عێراقی ئاسانکاری لۆ کردیە ئێستا وازی لەوان هینایە لە پێناو پارەی بنەماڵی بارزانی لە پێناو ئارێنی دی ئەوانە هجومی سەرەمە دەکا یعنی هاوڕیان حەز دەکەمەوەی بزانن ئەمن بە تەنها 4 پەیجم داخرایە ئەکاونتم داخرایە کاقادر هەر وێران بووە کاگمەچی هەموو ڕۆژ پەیجەشی لە بۆ دەکەینەوە دادەخرێ دەکەینەوە بەڵام مزجێنی دەدەینە ئەو دوو سەختە چیەی هەمووی وا دەگەڕێنی و یەکێکە و قوڕیشیان بەسەری دەکەین کەم ئێستا نامەوێت لێرە باسی بکەم دەبی بزانی چۆن دووبەی لێ عرام کرایە دەشگەیدینە شوێنی دیکە بەزە من نامەوێت لێرە باس بکەم لۆری خەڵک نەرێ دیسان دەستیان پێکرد بەڵام بە سەبری هاوڕێیان ئێستا ئێمە ڕێگایەکمان دیتیتەوە تۆماتیک قسە لەگەر فەیسبوک دەکەین نەک بە چات بە تەلەفۆن و هەموو زۆر سوپاسی ئەو هاوڕێیانەمان دەکەین یعنی ئەوەی ئەو جارە کرایە بەڕاستی لە توانای ئێمە تەنها نەبووە کۆمەڵک هاوڕێی زۆر ئازیزمان کە هەمیان لە ئەمریکانە کاری زۆر عەزیم خەریکن و دەستیان پێکردی و بەردەوامن قوڕ بەسەر هەموو ئەوانە دەکەین بە ئارینیشتەوە ئێستا تۆماتیک پەیوەندیمان هەیە لەگەر فەیسبوک و لە ڕێگایەوە سەبرە هەمیان دەین ئێستا چمان کردیە ئەو پەیجەی من کە ئێستا قسەی لەسەر دەکەم نزیکەی 100 ڕیپۆرتی لەسەر هەرداخرا و نۆماک لە ڕێگای ئەو شێوازە پەیوەندی دۆزینەوە توانیمانە هەمووی بگەڕێنینەوە و خەریکیشیم بەردەوام بێت بۆ من لێرە تەنها دەمەوێت ئەوە بڵێم ڕێگای وەڵامدانەوەی ڕیپۆرت بە تایبەت لە ڕێگای بنەماڵی بارزانانی کە هجووم دەکرێتە سەر ئەو ڕێیان لێ دەبڕین قوڕیان بەسەری دەستمان گەویستە شوێنێک کە ئەوان ملیۆنان دۆلاریاندایە هەتا خەڵکیان لەو شێرانە هینەیە ینی ئەو کابرایە کە لە تەنیشتمە ئەو ئەحمەد غالبە لەگەر ئەو عەلی مونتەزڕی بە 50 ناوی لەمەیان دەدا جارە خۆی دەکردە بە عراوی جارە خۆی دەکردە شەتە و مەتا جارێک خۆی دەکردە عەلی مونتەزر بەڵام ئەمە چمان کرد هەموویمان دۆزیەوە هاوڕێنێنی تەماشاکەن کۆمپانیایەکی دانایە ئەحمەد لۆیر ینی ئەحمەدی مەعامی هەستا و چی کرد بوو خۆی لە فەیسبووکی وا ناسان بوو کە ئەوە پارێزەرە کۆمپانیای هەیە بەڵام ئەمە هەستان چمان کرد لە ڕێگای دۆزینەوەیان کۆمپانیایەکەمان دۆزیەوە پەیوەندیمان لە فەیسبوک لەگەر فەیسبوک دروست کرد و خستمان لە بلاکلیستی ئێستا ئێمە فشەی پێ دەکەین هندوونێک کاگمەچین ئەمەی گۆ نردووە عەبیبی وەزعت کووە لۆ نایە هجوومام بکێ سەری یعنی خەڵکی نەبزانن بنەماڵەی بارزانی بە تایبەت ئارین 100 ملیۆن دۆلاری دایتە ئەو دوو کابرایی های لایف دەژین ئەتوی هاوڵاتیش کە پارتی با پارتی بووی خزمەتی ئەو بنەماڵەیە کردی ئێستاش ئامادەینی دۆڕوزڕای لەو لێ بدەیت سبەی نەجێسە سندوقەکانی دەنگدان بەقەدەر 1 سەعات ژیانی وێ خۆش نەژیان دەزانی ئیشی وێ لەگەری تو چییە؟ ئیشی وێ دێ ڕیپۆرت لەمە دەدا ئیشتیش ئەوەی دێ جووم بەمە دەدەی کە خۆش سووک دەکەی جیاوازەکەی تو لەگەرەوەیەوەیە ئەتو هەل لە ئەسڵەوە کۆی لە بووی ئەو بە پارە ئیش دەکە لە لایوی هیچ نییە یعنی بڕواتان هەبی هاوڕێیان قسەی لەگەرەمە کردیە پێی گۆتینە پارەم بدەنێ ئەم نواستان لێ دەینم بەڵام ئەمە لە ژیانمان پارەی لە بە شتانە سەرف ناکەین و لە ڕووی مادیشە ئەو پارەیەمان نییە و ئەگەر هەشمان بی هەرگیشتی وا ناکەین ئەوەی ئەمە هەیتمان کۆمەڵێک خەڵکی
مەبدەئی ئازا لەگەرمان کار دەکا کە شەو ڕۆژ دادنێن لەسەر یەکتر بۆ دژ بۆ بنەماڵی ئەوەی ئەمە هەیتمان ڕێزمانە ناو خەڵکم بەڵام ئەوەی ئەوان هەیتیان پارەی دزیاری تۆی هاوڵاتیە ئی منە ئەو کۆی لێیە کە ڕۆژ هەتا هێوارە و سەگ لەویاندا وەڕیتن کەچی ئەو دوو بە کابرایە های لایڤ لەسەر پشتیوان دەژیتن دێن دژیمە بەکاردێن ئەمە پارەمان نییە بەڵام ئەوەی ئەمە هەیتمان ئیرادەیە بەردەوامیە بەرنامەیە و لە سەرخۆ پش و درێژیشی و بەردەوامیش دەبین لەوێ هەر پێم خۆش بۆ بزانن و ئەو لایڤەشم تەنها لەبەرەوەی بۆ بزانن کە ئێمە ماوەیەک دابڕین هۆکارەکەی ئەو شێوازە ڕیپۆرت و هجومانەی سەر ئێمە بوو بەڵام ئەوانە هەموو شتی کاتینە لەبەرەوەی هەرچەندە ئەوان ئەزیەتمان بدەن ئێمە ڕێگا دەبینینەوە لەبەرەوەی ئیرادەمان هەیە بەردەوامیمان هەیە کۆمەڵە خەڵکی ئازیز شارەزا لە ئایتی بێبەرامبەر لە گەرمان ئامادەیە کار دەکا کە 16 ئەوەندەی ئێمە شارەزایی هەیە شەو ڕۆژی لە سێکدانایە ئەوانە جێڕێز و سوپاسن کە خەڵک سوپاسیان بکە نەک ئەو دزە ئەلکترۆنیانەی دێن لەسەر پشتی من و تو کۆیلە کە ڕۆژ هەتا هێوارێ سەڕەویلەوە دەسەڵاتی دەکا ئەوجە چ پارتی بیچیە چێتی بیتن ئاوالی دەکا وەکو وتم هاوڕێیان ئەم بەشە تایبەت بوو بەوەی بۆچی ئێمە ئەتا ماوەی زۆرە دابڕاوین هۆکارەکە چ بوو وەکو وتم 5 وێبسایت دژی ئێمە کرایتەوە لە ڕووی جەستەیەوە بەردەوام هێرشمان دەکرێتە سەر هێرشی جەستەیی بە ئامانجی تیرۆرکردن لە ڕووی کەسایەتیەوە کۆمەڵێک سەگ و سواریان هەیە ڕۆژ هەتا هێوارێ بە ئێمە دەوەڕن یعنی ئێستا ئەمە لە یەک وەخت خەریکی کۆمەڵێک شەڕی ئەلکترۆنی کە خەتەرینەکەیانە شەڕ ڕەگەر کۆمەڵک دەستی دوو کە خەریکی ناوزڕاندنی ئێمەە شەڕ ڕەگەر کۆمەڵک مافیای کە خەریکی تیرۆرکردنی ئێمەە ینی هاوڕێیان کە ئەگمەچی ویستیان ماڵەکەی بستێنن کا قادر ناو ماڵەکەی لێیاندا من هەر باسی خۆم ناکەم لەوەی خەڵک ئەوەن باغەڵەت تێنەگاتن ینی کۆمەڵە خەڵکی هەر ئێمە نینە کۆمەڵە خەڵک بەردەوام بەڵام ئەوەی بەرامبەر ئەو گروپەی ئێمە دەکرێت کە گروپێکی فراوانە بەرامبەر هیچ کەسێک نەکرایە بە تایبەت لە ڕووی ئەلکترۆنیەوە ینی 5-6 شێوازی تایبەتیان بەکارهینە دوایینیان ئەو دوو خەتەرە بوون کە ئێستا کلکمان بڕینە ئێستا دڵنیابە دوو ڕۆژیکە ئەوانە هەردێن لە هەولێری نامینێن لەبەرچێ بەرۆی پاریان نانەنێ ئەو جەدێن بەخۆیان دەگەڕێنەوە کنەما لەوەی ئەمە کۆمەڵک شت لە بەرامبەریمان کردیە پاشەکشە بکەین ئەو جەدێن هەرچی سڕتڕە هەمومان دەدەنێ ئەوزان ئاریجیان زوو بیانگی هەتا هەر نهاتینە بەخوای هەر لە هەولێرێ هەر بێن هاتینە بەردەستیمە هەموو سڕتڕیتیان دایتەمە ئەجە زوو بیانگێ و بشزانە هەموو ڕێگایەکی بەکاردێنن لەوەی دەستیان لە ڕووی ئەلکترۆنیە بگاتە قوڕقراگەیمە بەڵام هیچیان پێ نەکرێت بەڵام من دڵنیات دەکەمەوە ینی ئێستاوانە پانتۆڕیان لەبەرە تودا کردیە زوو بیانگێ با هەرنێن هەر بێن دێنە بەردەستیمە بۆیە هاوڕێیان من لەم بەشە تەنها ئەوەیە بزانن ڕێگایەکی یاسایی و قانونی هەیە زۆر ئاسانە هەر کەسێک ڕیپۆرتی لێدرا دوو شێواسەیە جوابداتەوە یەکەمیانەوەیە ئەو کابرای لە هەولێر دەژی ئەوە ژمارە تەلەفۆنەکەی شوێنەکەشی لە گەڕەکی ئیتالیا و دواتریش بە ورتر شوێنی گەڕانەکەی و بشبینن چۆن های لایڤ دەژیتن دوو هەموو ئەو ڕێگایانەی کە ڕیپۆرتی قانونی لەمە دەدا ئەوانەمان داخستیە بە نمونە کۆمپانیایان هەبوو بە ناوی کۆمپانیای پارێزەرایەتی بۆ کاری سایبەر سکوێریتی ئەو ماخستە بلاک لیست و هەموو ئەو پیج و ئەکاونتانەی ئێمەیان داخستیە هەر هەمووان لۆ دەگەڕێنەوە تۆش ئەگەر بەناوی بەعراوی بەناوی عەلی منتەزر بەناوی شەتەومەتە بەو ناوانە ڕیپۆرتت لێدرایە لە بەشی دووەم چاوەڕێمان بن پێتان دەڵێن چۆن هەنگاو بە هەنگاو پەیوەندی بە فەیسبوک وە دەکەن
ئەگەر نەتوانتانی لە ڕێگای یەکەمەوە بیانگەنێ قوڕقراگەیان بگرن و پێیان چاپکەنەوە، ئەوە ڕێگای دووەمەیە، ڕێگایەکی یاسایی و قانونیە، وەلە بۆ هەموو ئەوانش کە لە داهاتوو ڕیپۆرتیان لێ دەدرێتن ڕێگایکی قانونی هەیە. لە بەشی داهاتوو چەند ڕۆژێکی تر باسی دەکەین چۆن ئەم ڕێگانە دەگریتە بەر بە شێوازێک پەیوەندی لەگەر فەیسبوک دەکەی. ئەوەی تریش دەمینێتەوە یوتیوب فەوزانیە وەکو فەیسبوک، بەڵام ئەوەی کە تیمی سایبەر سکوێریتی تەفدا پروس بەڵام ئەوەی کە تیمی سایبەر سکوێریتی تەفدا پرێس لە ئەمریکا کردیتی خزمەتەکی یەکجار گەورەیە بە هەموو ئەوانەی کە ڕوبەڕووی ریپۆرتی بنەماڵەی بارزانی بوونەتەوە کە ئێستا هەستی پێ ناکرێ، بەڵام لە چەند ڕۆژی داهاتوو وردەکاری دەبینەوە کە تۆ ریپۆرتت لێدرا لەبەرەوەی قوڕقراگەمان گرتینە قوڕقراگە ئەو هەموو پارەی سەرف دەکەن لە بەرامبەر ئێمە تەنها بە ئیرادەبوونمان بە یارمەتی تیمەکی چاچی سایبەر سکوێریتی تەفدا پرێز لە ئەمریکا خەریکین بەڕەکەیان لە من پێی دەردەینین. ئەوە هەنگاوی یەکەمە کە زۆرمان دەرینەیە. هەنگاوی دووەم ئەوەیە لە داهاتوو قڕ بەسەر ئەو دوو کەسەی دەکەی. چۆن لە دوبەی دەرمان پەڕان دەبی لە هەولێرش دەرت پەڕێنین ئللا تورکیا لە دەستبین لە تورکیاش قڕت بەسەری دەکەی. و ئەگەر ئاری یەک قیچە دەماغی هەبیتن لێ ناگەرە قوتار بیت. ئەگەر ناکار دەرچوو لە بەدەستت ئاری ڕوا بکە، ینی ئەوەی بەرامبەر ئەمەی کردی هیچ نییە، بەڵام لەبەرە تو هەشەرواری نەیە خوارێ هەموو سڕتڕ دەزانی، ئەوجە زوو بیگێ بە دەرنەچیت. بۆی من زیاتر کاتتان ناگرم، درێژ ناکەمەوە. لە چەند ڕۆژی داهاتوو هەوڵ دەدەم بە وردی زیاتر بە شێوازی داتاشۆیی باسی ئەوەی بکەین. ئەگەر ریپۆرتت لێدرا چۆن پەیوەندی بە فەیسبوک دەکەیت بە چ ڕێگایەکەوە و هۆکارە ینی مستەلزەماتی پێش پەیوەندیکردن بە فەیسبوکی چییە، دەبێت چیت هەبێت چت نەبێتن، ئەوەی بە وردی باز دەکەین. بەڵام سەرەتا پێویستمان بەوەیە لەگەڵ تیمی سایبەر سکوێریتی تەفدا پرێس لە ئەمریکا ڕاوێژ بکەین، کۆمەڵک زانیاری زیاتر خڕ بکەینەوە، ئەو کات بە شێوەیەکی ئامادەکرا و دەخینە بەردەستی هەموو هاوڕێیان بۆی هەمووان سوودی لێ ببینن، بۆی ئەو مینبەرەی کە کەمەک ئازادی تێدا هەیە. هەموو کەناڵەکان بووینە کەناڵی حیزبی، هەموو دەستگا میدیایەکان دەستگای حیزبینە، هەندێکیان نەویتن کە ئێستا جێ ڕێزن ئینسان دەتوانێت پشتیان پێبەستی، کە کەسانی وەکو ئێمە باند کراینە لە هەموو شتێک. ئەوەی لە دەستمان مایە فەیسبووکە، گەیاندنی پەیامەکانمانە بە شێوازێکی دیموکراسیانە لە فەیسبووکەوە و دانویست ئەو ڕێژمان لێ بڕم، بەڵام بە خۆشحاڵیەوە پێیان نەکرا. کاتە چی خۆش ماڵاوە.